خانمە گۆرانی بێژ ڕێنا سووریا لە ئێستادا بەرهەمێکی نوێی لە ئینستاگرامی خۆی کە لە پیجە تایبەتەکانی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاو کردوێتەوە مژدەی ئەوەی داوە کە لە ئایندێکی نزیکدا یەکێک لە بەرهەمە نوێەکانی خۆی بڵاوکرێتەوە بەڵام هیچ ئاماژێکی بە ناوی بەرهەمەکەی یاخود دیتیاڵی بەرهەمەکەی نەداوە تەنها ئاماژەی بەوە کردووە کە ئاواز و تێکستەکەی مامۆستا زانا جەبەلیەوە هەروەها لا دەرهێنانی کاوە موحسنە و بەم زوانەش ئەم بەرهەمەی هونەرمەند ڕێنا سووریا بڵاوکرێتەوە. خانمە گۆرانی بێژی دەنگخۆش ڕێنا سووریا لە ئینستاگرامی تایبەتی خۆی هەواڵی بەرهەمێکی نوێی خۆی بڵاو کردەوە. ئەم بەرهەمە ئاواز و تێکستەکەی مامۆستا زانا جەبەلیە و دەرهێنانی کاوە موحسینە و بەم زوانەش بڵاوەکرێتەوە.